بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ ئەم کاتتان باش. هێرشی هێزە مرتەجە و دوا کۆتووەکانی تاالبان بۆ سەر خەڵکی بێدفاعی ئەفغانستان و جەنایەتەکانی ئەم گروپە تەروریستیە هەواڵی ئەمڕۆ ڕۆژانی ڕابردووی بەشێک لە میدیاکانی جیهانە. هەواڵێک کە باس لە ڕوودانی کارەساتێکی مرۆیی لەسەر دەستی هێزە ئیمپریالیستەکان و ئەم گروپە مرتەجەیە. بۆ قسە و باس لەسەر ئەم بابەتەوە لێکدانەوەی ئەم هەواڵە میوانداری هاوڕێ شەهرام ئەمانەتی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە دەکەین. هاوڕێ شەهرام سپاس بۆ ئەوەی کە داوەتی ئێمەتان قبول کرد و پێمان بڵێن دوایین هەواڵەکان لەسەر هێرشی تاالبان بۆ سەر خەڵکی ئەفغانستان چین. منیش بەنەوەی خۆم سڵاوم هەیە لە خزمەت بینەران و ئێوە و هاوکارانتان. ئاخرین ئەخبار ئەوەسە کە تاالبان هەروە ئیدامە ئات بە پێشڕەویەکان خۆی و گەورەترین پێشڕەویەکانی ژیانە دەستکەوتەکانی لە سێ ڕۆژی پێشووە بووگە کە توانی دووم شار و سێوم شار گەورەی ئەفغانستان بە دوای کابولە دەستی بەسەرە ڕابگرێ کە ئەوی شارەکانی قەندەهار و هەرات بوو. دیارە هەردووکی دوو قوتبی اقتصادین لە وڵاتی ئەفغانستانە، هەرچەند هەرات خۆی مەرکەز فەرهەنگیشە، لە کول لە 18 وڵایەتی بەدەستەوە گردووە تاالبان، یانێ لە نیوەی وڵایەتەکان زیاتری بەدەستەوە گرتووە و ئەخبارەیش ئەوەیژی کە هاتوونە 50 کیلومتری شاری کابول. دیارە حتمما چۆن کرد لە یەک نقطە و ناتکن لە چەند نقطە و هاتوونگەرێکیان ئەو شارە محاسرەکەن لە دوای محاسرەیەکی چەندێک توول کێژێتانم ئەمە ناو کابول، وەێ ئەوەی کە دیارە فرد لە 50 کیلومتریش نزیکترەوە بوونەسەوە بە شاری کابول. دوای ئەوەشە لەو پێشڕەویگەرە کە ئەوان هەیەکەن تێنەبەرەوە بەڕاستی مقاومەتێک مشاهدە ناکردی، یعنی بەرگریگەرێ ناکردی، ئەوان بەڕەحەتی تێنە ناو شارەکان. دیارە ئەو شتانەی کە بە دوای شەڕ و ئەو ماڵوێرانیگەرە کە بە دوای شەڕەتی لە ئەفغانستانە ئەبینێ، بەڵام زۆرترین کەسانی کە تووشی ئازار و عەزیەت بووبن لە ماوەی ژنان و مناڵان و پیرەپیا و پیرەژنان بووبن کە کەسانێکی بێدفاعن، چۆن ئەرتشەکە مقاومەتێ ناکات، تاالبان ئەچێتە هەر شوێنێ، ئەو شوێنگەرە چۆڵە ئەچێتە مەرکەز زانیەکان، کەسی تێر نییە، ئەڕواتە ناو فەرمانداریەکان و شارەداریەکان، کەسی تێر نییە، بەڕاحەتی کەس لەسەر ئەو شوێنە ناگرێ. وەک تقریبا جنوبی ئەفغانستانیشا لە کۆنتترۆڵی ئەوانە. ئەوە ئاخرین ئەخبارێکە کە لەسەر پێشڕەویەکانی تاالبان تا ئیسە هەیە. بەڵێ هاوڕێ شەهرام، ئەمانە مەبەستم تاالبانە لە چه هەلومەرجێکدا و چۆن ئەوە بە خێرایی پێشڕەوی دەکەن؟ دیارە سازانێکی ژێربەژێر بووە، یعنی ئەو سازانی ژێربەژێرە هەم مەڵای جمع و جەماعەتەکانە بوو بە ناو مزگەوتەکانە کە سازانیان کردووە بە خەڵکەکە بێژن هیچ مقاومەتێ مەکەن، هیچ بەرگریک نەکەن تا ئێمەتین. وە دوومیش ئەوەسە کە احتمال ئەوەیشە هەست کە هەر ئەم سازانە لەگەڵ بازێ لە فەرماندەکانی سەرەوەی ئەرتش و دەستگا نظامیەکانی حکوومەتە بووێت و هەر تاالبان چەندین ساڵە ئیسە تاالبان تقریبا تاالبانەکەی آخر ساڵەکانی قەرن 20 نییە، تاالبانەکە دوو شاخەی بۆ خۆی داناوە، شاخەیەکی سیاسیان هەست، هانە دەوحە مزاکراکەن و هەر ئەو شاخە باڵگەرێکی بوو لە ناو ئەفغانستانە دەک ئەم سەرۆک عەشیرە دەک ئەو سەرۆک عەشیرە یا تایفەکانە قسەیان نەکرد کە بتوانن حمایەت و وەحدەت و هاوبەستگی ئەوانیش بۆ لای خۆیان جەمەوکەنە و لەبار نظامیشە ڕاستی تانگەرەکە ئەوان پێشڕەفتێکی وای نظامیان نەکردووە کە بێژیت تاکتیکێک استراتژیکیان عوض کردوێ، استراتژیکی جەنگی تازەیان بێت، وا نەبوو، بە تەنیا شتێ بوو بەرخەلافە و ساڵانەی کەمان لە تۆرابۆران نەمان لەو کێفگەرە ناو قارەکان هانە ناو جامعە و ئەکسەرەنیش بووین، یان ئەو نیرووە قەبلەن بوو لە شوەرگەر عەرەبیە و شماڵ ئافریقا و ئەمانە ئەهات بۆیان ئەو نیرووە نابینێت ناویانە.
دوای ئەوەشە چۆن نیروگەرێ بوومین لەم ساڵەت هەمیان مەراکزی حساسی دەوڵەتی لە تواو ئەو کشوەرە شناساییکەن و ئەوە دانێت لە و پێشڕەویەکانیان بوو کە لەبار بێجگەل لەوەیشە ئەمانە چەندین ساڵە شەڕگەرێکی نقطەیی یان لە تواو ئەفغانستانە لەن لە یەک نقطە ئەنجام ئەو شەڕگەر نقطەیە واقعاً بوو بە باعیس ئەوەی کە ئەو نیروە نظامیە توش قسەگی و استهلاکێت بێجگە لەوانە فسادی دەستگای دەوڵەتی ئەو فسادەی کە هاناو دەستگای دەوڵەتی و ئەو گەندەڵی ئیداری و فساد و ماڵیە کە هەست لە ناو ئەوانە ئەوە دانینەوە ئامۆژگەرەکە تاڵەبانەوەی خۆی ئیدامە بات هێڵی هەژاری فەقیری گرچیەتی ئەمانە هاوارەکە لە ئەفغانستان زمینە سازی ئەوە کە تاڵەبان توانێت هەم بە ڕشت و بەمانەوە توانێتیش لە شرایەتێکی خاصە دەست بکا بە تموجۆڵ و تەحەڕەکات نظامی خۆی. بەڵێ ئەرتەش و هێزی نظامی سەر بە حکوومەتی ئەفغانستان ئایا مقاومەت دەکات یان ئەسڵن کاردانەوەیان چییە بۆم جەریانە؟ بەڕاستی ئەرتشی ئەفغانستان ئەرتشێکی ناتەوانە ئەو ئەرتشە کە ساڵە یانی لە ماوەی ئەم 20 ساڵە کە لایەن مەرزان و سازمانیاندا و شکڵیاندا ئەرتشێک بووگە کە هەمیشە لەباری پشتیبانی ئاسمانی و هەوایی و شاوی بە هێزە هاوپەیمانەکان و ئامریکا بووگە حتا لەبار حرەکات و تەحەڕکاتی نظامیە و بازم هەر چاوی بە نیروگەر هاوپەیمان و نیروە ئامریکا و UN و ئەم نیروگەر هاوپەیمان ناتۆ بووگە و ئەوە دانێ لە نقطە زعفەکان ئەگەر معنای کلاسیک ئەرتشیشمان گەرەک بێ واقعاً لە ئەفغانستانە ئەو معنان بۆ ئەرتش وجودی نییە دەست بگرن بەسەر وڵاتی ئەفغانستانە ئەرتشیان منحەلەو کردو یعنی ئەرتشی لەو وڵاتە نەما ئەو ئەرتشیشە کە ئیسە بەناو ئەرتشە ماوەی ئەوەی داگیر ئەفغانستان ئەمریکا دروستکریا و ئەرتشێ بوو کە تواو سەر ئەرکان شتەکانی فساد و دەستیان بوو ئەو فسادەی سێژن 75,000 تا 85,000 نیروی مسلح حالە اختیار تاڵەبانە دوو بەرابەر و سێ بەرابەر ئەو نیروێژن ئەرتشی هەست بەڵام ئامادەکان کە ئەو نیروە ئەو تعداد یەک نەفەر وتی یەمەن 5,000 نیروی مسلح مەز لە سوورەتێکە شاید 1000 نەفەر بێت بودجەیەکی لە دەوڵەت گرگە ئەو بودجە حیفومەیل بووگە یعنی دەستگای ئەرتش دانێ خۆی دانێ لەو دەستگاگەرەسە کە ئەو فساد ئیداری و ئینە ها لە ناویە و ئەرتشێکی فرەفرە بێقابلیش بووگە تۆ حساوکە لە کابولە من واقعا نازانم ئایا مثڵەن شتێ بە ناو ڕانمای ڕاندی کە نیروی بوچکە کە توانێت کۆنتڕۆڵ خیابان و جادە و ناو شارکە ئەوە وجودی هەست ئەسڵ دانێت چرای ڕانمای ڕاندگی وجودی هەست ئەسڵن ئەوانە وجودی نییە ئەوان بووگە کە مقاومەت ناکات ئەرتشێکە کە حتا شایەتیش تاڵەبان ئەوەیە باشتر زانیگە کە ئایزە بەرابەری نیروەکانیان وەک یەکە ئەوەی کە ئێژن 200,000 تا 300,000 نیروی ئەرتشە خودی نیروەکان ئەمریکا و هاوپەیمانەکانیان وتیان ئەو بودجە کە لێمە سنیاگە وتیانە ئەوە ئەرتشەس ئەو تعداد ئەرتشە نییە لەوە کەم یعنی ئەو بودجەیانە عامڵان ئەرتش واقعا ناتەوان بووگە ئەرتشێکی کە هیچ چارەیەکی نییە بەغەیرە کە مەسەڵەت حەمڵەیەکی شوێنەکان چۆکە ئەگەر سەر مەرزە بێ خۆی خاتە ئەو دێو مەرزەکە کە ئەو وڵاتەکەی تر چاوی بە هێزەکانیەوە بێ ئەوە وەزیەتێکە کە ئەو ئەرتشە هەسی. هاوڕێی شاهەرام زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەیە من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆت قسێکت هەیە لە ئاخرە ئۆزافەکەی فەرموو بەڵام بە کورتی. من بە کورتی ئشارەکەم بە دوو مۆرد دەزانم وەختی بەرنامەکەی ئێوەش کورتە یەکێکی دەور و نەخشی جمهوری ئیسلامیە. جمهوری ئیسلامی
نەخشێکە ئیسە بازیەکە ئەوەسە کە ئێژێ بە ئیسلاح دایێ میهرەبان تەرزمادە لە سوورەتێکە وانە هاتنە سەرکاری دەوڵەتێ بەناو تاڵەبان فرەفرە بە نەف جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی پێخۆشە بە چەند هۆکار یەکی ئەوەی کە ئیسە بە هەر شێوەی ڕەوابەتێکی بوو ئەوەی دەوڵەتێکی دەستنیشاندەی ئامریکای تر لای دەستمەوە نییە دووەم ئەوەی کە لەباری جەهانی و فشارە بینولملەلیەکان کەمێ فشار لەسەر خۆی کەمە کاتەوە ئەو فشاری ئەوە هێزێکی کۆنەپەرست و دواکەوتو بەو کارە شیرینگەرەوە ئەی کات بە ناو تاڵەبان لێ نەبێت و هەروەها چهرەیەکی دیموکراتیکتر چهرەیەکی ئازادمەنیشتر لە خۆی نیشان لابێژێ ئەها خەڵکی جەماعەی بینولملەلی من مێشکی من وەک مێشکی ئەوان نییە ئەوە یەکی لە حرەکاتەکانیە من ئشارەیەکی سەرێعەکەم چەند ساڵەمە بە ڕۆژنامەنگارێک کە هەزارەی بوو هەزارێگەریش خۆیان شیعان شەڕەکان قەبلەنی پێشووتری باسە کرد ئێوە جمهوری ئیسلامی بە ئێمە خورمایەدا ئێمە شیعایش بووین بەڵام بە دوشمنەکانمان فیشەکیەدا گلولەیەدا ئەوە سیاسەتی جمهوری ئیسلامیە دومین شتێکە من گەرەکمە لێرە ئشارێکی کەمەوتر قسەکانم تەواوەکەم بەداخەوە لەم چەند ساڵە خەریک و گەراگەرێک لە خوارەوەی جامعە لە ناو ژنانە لە ناو لاوانە خەریک بوو شکەڵ یەگرت کە نوعی لە پێشکەوتن خوازی دژایەتیکردن دەک ئەو سنەتە دواکەوتوانە دژایەتیکردن دەک ئەو حکوومەتە فاسدانە کە بوو بەڵام بەداخەوە ئەم حرەکەتە کە تاڵەبان کردی و ئەمە ئەتوانێت ئەوە دووبارە لە نوتفە خەفە کاتەوە ئەوە کە دانەی لە مشکڵە گەورەکان بوو من قسەیکم دەست خۆش هاوڕێشارام زۆر سپاس. بەڵێ بنەرانی خۆشەویست ئەوەی بینیتان لێکدانەوەی دوای ڕووداوەکانی هێرشی تاڵەبان بوو بۆ سەر خەڵکی ئەفغانستانە بە بەشداری هاوڕێ شەهرام ئەمانەتی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە وێڕای سپاسی دووبارە سەرنجدان بۆ بینینی درێژەی بەنامەکانی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکێشم.